ئازادی ڕۆژنامەگەری یەکێکە لەو پەیامانەی کە ساڵانێکی زۆرە هەرێمی کوردستان شانازی پێوە کردووە بەداخەوانە لە ئێستادا کێرفی ئازادیەکان چ بە پێی ڕاپۆرتە نێوخۆییەکان بێ و ڕاپۆرتە نێودەوڵەتەکان بێ بە شێوەیەکی بەرچاو و پاشەکشەی کردووە. ئەو ئازادیەی لە هەرێمی کوردستان پێشووتر شانازی پێوە دەکرا ڕۆژ بە ڕۆژ پاشەکشەی زیاتر دەکات و هەرێمی کوردستان دەچێتە بازنەی سووری ڕێگری لە ئازادی ڕادەربڕین و خۆپیشاندانەکانەوە. موچەخۆرانی هەرێمی کوردستان زیاتر لە 2 مانگا موچیان وەرنەگرتووە و بازار سست و دۆخ و گوزەرانی هەوڵاتیان بە تەواوەتی تێکچووە. سەرڕایەوەی حکوومەت هیچ هەوڵێکی جددی نیە بۆ چارەسەرکردنی ڕێگەش بە هەوڵاتیان و فەرمانبەران نادات خۆپیشاندان و ناڕزایەتی ئەنجام بدەن. لە هەر کوێیەک گومانی گردبوونەوە و تەنانەت کۆنگرەی ڕۆژنامەوانیش هەبێت ڕێگری دەکرێت و بەهێز بڵاوی پێدەکرێت. بەپێی دوایین ئەماری سنتەری میترۆ هەوپەیمانی 19 لە 6 مانگی ڕابردوودا 200 چالاکی ناڕزایەتی لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە. 100 حاڵەتی دەستگیرکردن تۆمار کراوە و لە تازەترین پێشهاتیشدا لە شارەدەی وەرتێ لە کاتی خۆپیشاندانی هاوڵاتیان دژی نەبوونی کارەبا هاوڵاتیەک لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کوژرا. لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 200 جۆر چالاکی ناڕزایەتی و خۆپیشاندان لە هەرێمی کوردستاندا تۆمار کراون کە بەشی زۆری ئەو ناڕزایەتیانە لە شاری سلێمانی بوون کە ژمارەیان 111 چالاکی ناڕزایەتی بووە. لە ماوەی ئەم 6 مانگەدا کە 200 خۆپیشاندان ئەنجام دراوە 100 حاڵەتی دەستگیرکردن لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. دەستگیرکردن و دەستبەسەکردنی چ ڕۆژنامەنووسان بێ چ ئەو چالاکوانانەی یاخود ئەوانەی کە خۆپیشاندانیان ئەنجام داوە. هەرچەندە خۆپیشاندان و ناڕزایەتی بەپێی یاسا لە هەرێمی کوردستان ڕێکخراوە. خۆپیشاندان لەلایەن کۆمەڵەیەکی ڕێکخراویان نیمچە ڕێکخراوی خەڵک مافێکی دەستوریە و ڕێگە دەدرێت بەپێی یاسا و بە شێوەیەکی ئاشتیانە لە شوێنە گشتەکاندا ئەنجام بدرێت. بەڵام لە هەرێمی کوردستان ئەم یاسایە بە تەواوەتی جێبەجێ ناکرێت و ڕێگە لە خۆپیشاندان دەگیرێت و توندوتیژیان بەرامبەر ئەنجام دەدرێت. کەسێک کە تۆمەتباریش بێ نابێت تونوتیژی بەرامبەر بکرێت یەکسەر بخرێتە بەردەم دادگا لە ماوەی 24 ساعتەکە ئایگیرێت. بەڵام ئەبینین بەداخەوە لە خۆپیشاندانەکانە کە خۆپیشاندانی هێمنانەشە یاخود هێشتا ئامادەکاریە بۆی کە خۆپیشاندانێکی هێمنانە بکرێ. ئەبینین چەندین کەس دەستگیرە کرێ بەبێ بڕیار بەبێ قەراری مەحکەمە. نابێت تونوتیژیەک بێ بە جۆرێک بێ کە ئازاری جەستەی هیچ کەسێک بگەێنرێ نەخوازە بگاتە حاڵەتی کوشتن. هیچ بیانوویەک نییە بۆی کە من لە کەسێ بم یاخود فیشێکێک بنێم بە کەسێکەوە بڵێم وڵا لەبەرەوەی کە ئەو تعدای لە من کردووە، چونکە ئەوەی کە لەوەیە خۆپیشاندەرە بۆ داوای مافی خۆی لەوەیە. چالاکوانان و فەرمانبەران باس لەوە دەکەن ئەو پەیامانەی ئەوان دەیانەوێت بیگەێنن پەیامی هاوڵاتیانە، بەڵام هێندە ڕێگری لە ئازادیەکانیان دەکرێت ناتوانن بۆ چوونەکانی خۆیان لە پێیج و ئەکاونتەکانی خۆشیانەوە دەرببڕن. جگەلەوەی کە توانای ئیدارەدان و چارەسەرکردنی کێشەکانی موچەخۆرانیان نییە، هاتوون ئازادەکەشیان لێ زەوت کردوین، هاتوون وایان لێ کردوون کە ئێمە نەتوانین تەنانەت لە ئەکاونتی خۆمانەوانێ لە پەیجی خۆمانەوە تەنانەت لە ڕێگەی ڕاگەاندنەوانە پەیامی خۆمان بگەێنین بە کۆمەلگا. ئایا پەیامی ئەم کەسە ناڕازیانە چێ لە شەقامە؟ ئایا ئێمە پەیامێکمان پێیە دژی دەسەڵات و دژی حکوومەت بێ؟ پەیامی ئێمە دژی ئەو سیستەمە حکومڕانەی کە لە وڵاتە هەیە. هاوڵاتێک هاتوۆتە شەقام داوای ئەوە کە کە 3 ڕۆژە کارەبای نییە بۆ شەهیدیەکەی بۆ پەنا بێتە بەر چەک وەرە شان بەشانی بۆستا کاکی چەکدار تۆش وەکو من موچەکە و بڕاوە تۆ ژیانە زۆر لە من خراپترە. من ئەگە داوامیکیش نەکەم و بوێری ئەوم هەبێ داوام نەکەم خۆ تۆ ناوێری بڵێ داوامیش ناکەم. ڕێگری و لێکردنەکەسە دەرتەکەن لە سلکی ئاسکەریە کەواتە ڕێگە بە ئەو کەسانی کە بە مردیە نەشەقام بە مردی بگەڕنە ناو ماڵم بۆ شەهیدیانەکەی بۆ جەستەیەکی سارد و سلام بۆ نێریتەوانێ. ئەمە ئەو ئازادیەکە ئێمە بەڕاستی چاوەڕێمانە کرد. ماوەی زیاتر لە 7 ڕۆژە فەرمانبەران و موچەخۆران لە هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە تا ئێستا چارەنووسی موچەی 2 مانگی ڕابردوو بە نادیاری ماوەتەوە. ئەمەش لە کاتێکدایە زیاتر لە 2 ساڵە کێشەی دابینکردنی موچەی فەرمانبەران هەیە. سەرڕای دابەژنەکردن و پاشەکەوتکردن و لێبڕینی چەندین موچەی فەرمانبەران بەردەوام موچەی موچەخۆران دوا دەکەوێت و لە کاتی خۆیدا دابەش نەکرێت. لە بەرامبەریشدا ڕۆژ بە ڕۆژ ڕێگریەکان زیاتر دەبن و لەسەر داواکردنی مافە سەرەتاییەکان هاوڵاتیان دەکوژدێن و دەستگیر دەکرێن. هانا محمود، میدیای سبەی، سلێمانی.